ڕووداوی هاتوچۆ قاچەکانی لێسانم بەڵام هیوا و ئیرادەی پێبەخشین. سێم یەکشەممەی مانگی 11 هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ دیاری کراوە. ساڵانە ڕووداوەکانی هاتوچۆ ڕووی لە زیادبوونە. ئەمە ژوای کردووە ژمارەیەک لە هاوڵاتیان دەبنە قوربانی و ژیان لەدەست دەدەن، ژمارەیەکیشان کەمەندام دەبن. ڕەنگە لاتان پرسیار بێ بۆ من لە مەلەوانگەیەک ئەم بەرنامەیە ئاکەم. لەبەرەوەی ئەم مەلەوانگەیە جێگەی کۆڵنەدانی عەلیە. عەلی سڵاوە لێ بێ. زۆر سوپاس بەخێر. ڕووداوەکەی تۆ چی بوو؟ چی وای کرد کە تۆ بکەیتە سەر کورسی جوڵاو؟ ڕووداوەکەی من ڕووداوی هاتوچۆی بوو، تووشی وەرگەڕانی ئۆتۆمبیل بووین. لە شەوێک وەک هەموو شەوەکانی کە من و براکەم و هاوڕێکانم چوینە دەرەوە، بەڵام لەو سەرۆکاتینەوە تووشی حاڵەتی وەرگەڕان بووین و لە دوای وەرگەڕانەکە من تووشی شەرە نووسپێ بووم بەهۆی شکانی پشتمەوە. ئەمێ ئەوم پێ بڵێیت ئەو کاتێک کە پێیان وتی ئیتر ناتوانێت سە قاچەکانی خۆ بڕۆیت، چه هەستێ بوو لە ڕووی دەرونیەوە چی بەسەر هاو؟ لەو کاتەیە زۆر شت بە مێشتایەت، یەکێ لەوانە ئاوا خواستنە بە مردن، ئەڵێ شەڵا من بمردمایە و ئەم دۆخی خۆم نەبینێ، چونکە زۆر سەختە بۆ کەسێک تەندروستێکی باشیە بێت و توانم بڵێم بۆ بەتایبەتی ئەو کەسانەی لە تەمەنی منان و گەنجترن، چونکە هیوا و ئاوات و خولیای زۆریانەیە لە ژیانە، بەڵام لە پڕاچاوە کاتەوە بە جارێک هەمووی بەسەرا ڕووخا و هیچ ناتوانێت بە هیچیان بگا، یەکەم شتکە بیری لێ کات و ئەوە خواستنە بە مردن. چی هیوایەکە هەبوو بە بۆنەی کەمەندان بوونەوە نەهاتە دی؟ من پێشەوەی تووشی حادیسەکەم خۆم ئامادە کرد بۆ بتوڵەی لەرجوانی، یاریزانی لەرجوانی خۆم ئامادە کرد بۆ پاڵەوانێتی کوردستان، بەڵام لە دوایەوەی تووشی ڕووداوەکە بووم نەمتوانی بکەم و لە دوای عەمەلیاتەکەم یەکەم پرسیارم لە دکتۆرەکەمەوە بوو توانم جارەیە کە وەرشی لەرجوانی بکەم. دکتۆرەکەم زۆر بە هیوایە پێوتم تەنیا ئەتوانی بەشی سەرەوەی جەستەت ڕاضە وەرشی بکەم. ئێستا چیەکەی؟ ئێستا بە خۆشحاڵیەوە دوای ماوەیەکی زۆر وەرشی مەلەوانیەکەم. ڕاهێنەریشی با بڵێن ڕاهێنەرم، چکە بە هەوڵم ما بۆ شادی ڕاهێنەری بخوێن، بەڵام وتیان بۆ نییەوەی تۆ قاچەکان ئیش ناکە ناتوانانی بەشداریکەی، وە زۆر هەوڵیش ماوتم با قەیچێکە وەکو یەکەم کەم ئەندام بێ بۆ ڕاهێنەرێکی مەلەوانی ئەم شتە ببێ لە کوردستانە، بەڵام ستاف و لیژنە ڕازی نەبوو، بەڵام خۆم بەم حاڵەوە چەنا کەسم فێری مەلەوانی کردووە زۆر ئاسایی. کەمەندان بووی بە بۆنەی ڕووداوی هاتوچۆ، کەوتە سەر کورسی، بەڵام چی پێبەخشیت؟ ڕووداوی هاتوچۆ قاچەکانی لێسانم، بەڵام هیوا و ئیرادەی پێبەخشین، ئیرادەیەک کە کۆڵ نەدەم، کە ئیتر ستۆپ نەکەم لە ژیانما بڵێم تەواو من تا ئێرەم، ئیرادەیە کە بەردەوام بم بە خۆشحاڵیەوە ئێستا خەریکی یاری شاخەوانیم، واتە هەڵگەڕان بە دیوارە و من و چەند هاوڕێیکەم ئەتوانم بڵێم یەکەم کەسین لە هەموو عێراقا کە تا ئێستا تەجروبەی ئەم بوارەی کردو. پەیامت چییە بۆ ئەو کەسانەی کە خێرا لێخۆڕن؟ هەیەڵێ من خێرا لێخۆ شۆفێرێکی باشم. زۆر ڕاستە، هەمومان ئەو قسەیە ئەکەین، هەموو بەتایبەتی لە گەنجەکانە ئەم قسەیە ئەکەی، بەڵام ئەگەر ئەتەوێ ئاوات بە مردن نەخوازی، ئەگەر ئەتەوێت بتەوێ بۆ شوێنێک بۆ لای هاوڕێکانە بڕۆ یەکی یارمەتی و نەیە یا یەکێ پاڵت نەنێ، ئەوە کۆنتڕۆلی تیژڕەوەکەت بکە.